ڕاستی جاری تریش ڕێی خۆم دەربڕیەوە لە میدیاکان و هەروەها لە ڕێی نووسینەوە کە ئەم شتەی حکوومەتی هەرێم دەیکات کارێکی نایاساییە لە ڕووی یاساییەوە. یەکەمیان حکوومەت بۆ خۆی بۆ بە خەسم و حەکەم واتە خۆی بڕیار دەدا بەردەمکردنەوەی مەعاش لە کاتێکدا دەبێت ئەم بڕیارە لەلایەن پەرلەمانەوە بدرێت. سیمینارەکە دوو لایەنی هەیە، لایەنێک ئەو جوملە جوانانە و ئەو ڕستە جوانانەی کە لە نێوان خۆمانە قەناعەتمان پێ هەیە لەسەر بایکۆتکردن بە مامۆسایانی بگەێنین لە نزیکەوە لە ڕێی خۆپیشاندانەوە، لایەنەکەی تری پیانەڵین کە ئێمە لەسەر شەقامین لە ڕووی فکریە و لە ڕووی تێگەشتنەوەمانەوەی لە نزیکەوە دەردەشەی بایکۆت بۆچی بایکۆت قسەی لەسەر بکەین. لە لایەنی دومیشەوە ئاراستەی دەسەڵاتی ئەەکەین کە ئێمە خەریکی ئیشێکی پیرۆزین و ئەبێ حکوومەت و دەسەڵات ئەم ئیشەی ئێمە بەرز بنرخێنێ نەوەک دژایەتیمان بکە. لەکوێ دنیا هەبووە باوک دژایەتی کوڕەکەی بکە، باوک نابێت دژایەتی کوڕەکەی بکە، حکوومەت نابێت دژایەتی ئەمە بکە، ئەبێ هاوکارمان بێ، ئەبێ هاوسەنگەرمان بێ. من ئەم قسەیە لە زۆر شوێنەکەمەوە بێ حکوومەت زەرەر بدا لە خۆی لە پێناو خەڵکەکەیە. لەبەرەوەی ما هاتوین لێرە لەم سیمینارە باسی ئەوە بکەین کە ئەم بایکۆتە بەردەوامە و لەگەڵی ئەڕۆین و کۆڵ نادەین و شەرنیە هەموو خەباتێکیش بتگێنێتە ئامانجێک، بەڵام ئێمە لە خەباتی مەدەنیانەی خۆمان لە شۆڕشی سپی خۆمان بەردەوامین.